لە ڕۆژاوای کوردستان هەر کەس گەندەڵی بکات لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت لەو چوارچێوەیەشدا سێ پزیشک بە تۆمەتی گەندەڵی دەست بەسەر کران. ڕاگەیەندنەکانی پارتیش دەیانەوێت سەروەری یاسا لە ڕۆژاوای کوردستان چاواشە بکەن. ماوەی دوو ڕۆژە ئاسایشی قامیشلۆ سێ دکتۆریان بە تۆمەتی دروستکردنی بەڵگەی ساختە بۆ نەخۆش دەست بەسەر کردووە کە ئەندامی کۆمیتەی تەندروستی قامیشلۆن. ئاسایش سەرەتا بڕیارنامەی گرتنی ئەو سێ پزیشکیان ناردووە بۆ سندیکە پزیشکان و هۆکاری دەستگیرکردنەکەیان ڕوون کردوێتەوە. ئاماژیان بۆەوە کردووە کە ئەو سێ پزیشکە بەڵگەی ساختیان بۆ چەند هاوڵاتیەک دروست کردووە کە گوایە نەخۆشی ساختیان هەیە و ڕەوانەی دەرەوەی ڕۆژاوای کوردستانیان کردوون. هاوسەرۆکی دەستەی تەندروستی کانتۆنی جزیرە تارێق حوسێن حەمادی ڕێگەیان. ئەگەر ئەو تاوانە لەسەر ئەو پزیشکانە بسەلمێت ئەوە لە کۆمیتەی تەندروستی دوور دەخرێنەوە و لە هەمان کاتدا بەپێی یاسای یەکێتی پزیشکانی کانتۆنی جزیرە سزا دەدرێن. لەلایەکی ترەوە هەندێک لایەنی سیاسی گرێدراوی پارتی دموکراتی کوردستانی عێراق دۆسیەی ئەو سێ پزیشکە بۆ بەرژەوەندی خۆیان بەکاردێنن و لە هەوڵی ئەوەدان چاوەشەکاری دروست بکەن.